دایک و باوک هەر منداڵەکە دێنێری بۆ قوتابخانە ئەوە کافی نییە. باوکی وایە لە بیدایەی ساڵ هەتا نیهەیەی ساڵ مەکتەبە نابینێ، ئاگای لە منداڵەکەی ئەنێرنە شوێنیان ناڕوا. ئەی منداڵەکە چۆن سەرکەوتووە بێت؟ ئەی نایە بڕۆی بپرسی بزان ئەم منداڵەی من، ئەم کوڕە، ئەم کچەی من بزان چەندێ ئیسفادە دەکا، بزان چییە، چی نوقسانی هەیە، پرسیار بکەی ئایا زیرەکە، ئایا زانی، ئایا فێر بووە، ئایا فێر نەبووە. جارجار بچۆ بەلای ئەو مەدرسە، بەلای ئەو مودیرە، بەلای مامۆستایە، مانگی جارێ بڵێ مامۆستا من هەدیە کڕم، مەڵێ باوکتە ئەیدەم پێ مانگانە کوڕەکەم شتێکی زانی تۆ بیدەرێ با تەشجیع بێ منداڵی لا ئێمە چۆن تەشجیعە کوڕم ئەگەم خوێنی ماتۆڕێکی بۆسێنم، ماتۆڕێکی بۆسێنم بۆی جۆگی بانی بناکە، بۆ ئیزعاجی خەڵک کا، بۆ یەکە دوانزە و یەکی شەو نەگەڕێتەوە بۆ ماڵ. ئەی چۆن خەڵک بوو دەجاتی ڕەحمەت خراپە و خراپە کاری بنێری بۆ ماڵکی. ئێمە ئیشەکانمان تێکداوە، یان موبایلێکی بۆ کڕێ شەوە تا بەنی خەو نییە، ژیانی نییە لەسەر موبایلێ. شتەکان باشەکان ناکەین. ئێمەی دایک و باوک ئەبێ چۆن مامۆستاکە ئەچێ خزمەت قوتابی کردووەکە، منداڵەکەی بێتەوە بڵێ باوە چاوم گرە، یەکسەر چێ دەیگانی مامۆستاکە. ئەی منداڵێکی هێڵێ وایە، ئەوە باس دەیەکی دا لە منداڵەکەتش، خۆ نامێ ئەو منداڵی تۆ. ئەی تۆ ناردە فێر بێ، ئەی فێر نابێ، چۆن فێری بکە؟ نابێ. ئەم شتانە بەڕاستی ئەبێ تۆ ڕێزی مامۆستا، قەدر و گرانی مامۆستا ئەبێ لە شوێنی خۆی ئادانین. ئێمە گەزانیمان قەدرمان نەگر مامۆستا، مامۆستاش بایەخ ناداوە، چونکە تۆ قەدری مامۆستاکە ناگری، قەدری منداڵەکە زیاتر لای مامۆستاکە. ئەبێ ئێمە وەک دایک و باوک غەمی منداڵەکانمان بێ، دایکان و باوکانی خۆشەویستەوەی کە گوێی لەمە. ئەمە ئێمە گرەکمانە خوێندن کە بەرەوپێش بچێت بۆ منداڵەکان، بۆ خۆمان، بۆ ڕۆڵەکانمان. ئەبێ ئێمە لەگەڵ مامۆستایانە دەست بەدەست هەرچی نوقسانی بەیەکەوە بڕی پێ بکەین. سێمیان بازرگان